ئەمەی کە تۆ داوای لێەکەیت مەلەکوتی ئەرز و ئاسمانی بەدەستە. لەبەرەوە با لەم دوعایە غافڵ نەبین باوکی من، با ئەمە بەکەم سیر نەکەین. ئێمە لە دەرگای حەقی کەس ئەیدەین، لە هەموو کەسێک شاپاڕینەوە بە قوربانی هەموو کەسێکە بینی. کابرایە بۆ لای جەنابەت یە بۆ لای مامۆستا، لە مامۆستا لە تیجارەت تا تێشکاوم، بەخوا هیچم نییە، بەخوا چەند دەفتەرێ بووم بەژێرەوە، بەڵکو شتێکم بۆ کردیتەوە وەڵڵاهی بڕمانەکەی ئالەویانەیە لەم مزگەوتە قەڵەباڵغەیە بۆ ڕاخەیت یەک لەسەر سەتی ئەوەی بۆ کۆ نابێتەوە قەرزارە. بەڵام ئەگەر فەقرەکەی هەژارێکی بەرێتە بەردەستی خوای گەورە، شەوێ بەکۆڵ وەک ئەوەی کە لە نوێ شوێنەکانە ئەپاڕێتەوە ئالەویانەیە هاواری لێ هەڵەسێ و فریام کەون و بانگ بەرزەکاتەوە، واللهی ئەو داوایە بباتە بەردەستی خوای گەورە، قەسەم بە پەروەردگار فەرمێ خۆم بۆی حەرەکەم. هەر کەسێک فەقیرەکەی بەرێتە بەردەست خوا، خوای گەورە مشکلەکەی بۆ حەلەکە. بەڵام بەداخەوێ من فێر نەبووین، فێر بووین ئەم کار بەدەستە، ئەمە توانێت تەعینم کە، ئەوە توانێت پارەکەم بۆ باتەوە، ئەوە توانێت چارەسەرم کە، ئەوە توانێت سوڵحەکەم بۆ بکە، داوا لەمانە ئەکەین. بەڵام بەداخەوە تا ئێستا کێنە فێر نەبووین. گەنج ئەوێ کشێ بێنێ ئێوە ئافرەتێ بخوازێ سەر بە هەموو کونێکاکە، بەس سەر بە کونی میحراباناکە بۆ ئەوەی کە خوای گەورە ئەوەی کە ئێوێ پێی بەخشێ.